لە دوای لادانی لەلایەن دۆناڵد ترامپەوە ڕیچارد سبنسەر وەزیری دەریایی ئەمریکا ڕەخنەی توندی لە ترامپ گرت بەڕێگری لە سزادانی ئەفسەرێکی هێزی بژاردە کە سەرپێچی کردووە و تاوانی ئەنجام داوە. ناوبراو لەو نامەیەدا کە لەو بارەوە بڵاوی کردووەتەوە ئاماژەی بەوە داوە کە لەگەڵ فەرماندەی گشتی هێزە چاکدارەکان هاوڕان نییە لەسەر ئەو بنەما ڕیشەیانەی پەیڕەوی گشتی و دیسیپلین. بۆیە کۆتایی بە پرسیارەتی لە وەزیری دەریایی ئەمریکا ڕادەگەێنێت. جیاوازیەکان لە سەرچارەنووسی ئێدوارد گالاگەری ئەفسەری هێزە دەریایەکان بوو کە تۆمەتبار کراوە بە مەسەلەیەکی هەستیار کەچی لەسەر شتێکی بچووکتر سزادراوە. بەڵام کاتێ ئەو وەزیرە و هەیئەی ئەرکانی وەزارەتەکەی ویستیان پلەی دابەزێنن لە 15 تشرینی دووەمدا ترامپ بڕیارەکەی ڕاگرت. ئەوە لە کاتێکیشدا بوو کە ناوبراو تاوانەکەی بەسەردا ساغ بووەوە. ترامپ لە تویتێکدا ڕایگەاند کە هێزی دەریایی بە شێوەیەکی خراپ مامەڵی لەگەڵ گالانەردا کردووە. بۆیە داوای لە وەزیر کردووە دەست لە کار بکێشێتەوە. دەژڵێت گالانەر لە ڕیزەکانی هێزی تایبەتی دەریاییدا دەمێنێتەوە و بە ئارامی و ئاشتی لە گشت پلەکانی بەهرەمەند دەبێت و بەو شێوەیەش خانەنشین دەکرێت. ئەرکانی هێزە دەریایەکان دەیویست بە پێی لێپرسینەوەیکی خۆی گالانەر و سێ ئەندامی تری یەکە سەربازیەکەی لا پلەکانیان دابەزێنێت. ئەوەش بەمانای دەرکردنیان دەبوو لەو هێزەدا. بەڵام دەستوەردانی ترامپ بووە ڕێگر لە بەردەمی ئەو سزا سەربازیەدا. هەر لەم مانگەدا ترامپ ڕێگری کرد لە ئیدانەی کلینت لۆرانسی ئەفسەر کە بە 19 ساڵ زیندانی سزا درابوو لەسەرەوەی کە لە ساڵی 2012دا فەرمانی بە سەربازەکانی کردبوو تاقە لە 3 هاوڵاتی سڤیلی ئەفغانی بکەن کە سواری ماتۆرسکیل بوون و بووە هۆی کوشتنی دوانیان. هەروەها فەرمانی لێبوردنی بۆ مادگۆستینی ئەندامی هێزی تایبەتی کلاوسەوز دەرکرد کە تۆمەتبار بوو بە کوشتنی بانقەستی کەسێکی ئەفغانی لە ساڵی 2010دا. بەڵام گالانەر تۆمەتبار بوو بە کوشتنی دیلێکی داعش بە چەقۆ لە ساڵی 2017دا و کوشتنی 2 هاوڵاتی مەدەنی عێراقی و ڕێگری لە جێبەجێکردنی کاری دادوەری. ئەم بڕیارەی ترامپ لە ئەنگرانی پەڕگیری ناوبراوی دڵخۆش کردووە، بەڵام بە پێچەوانەوە لە ئەنگرانی مافی مرۆڤ و میدیای ئەمریکای نیگەران کردووە لەوەدا کە دەڵێن ئەگەر ڕووخاندنی ڕژێمی سەدام بە بیانووی کوشتنی خەڵکی مەدەنیەوە بووە ئەوە دوای ئەم بڕیارەی ترامپ جیاوازی چییە لە نێوان کردەی گەورەترین وڵاتی جیهان لەگەڵ ڕژێمە دیکتاتۆر و دڕندەکاندا. ئەمە جگەلەوەی هەندێک سەرچاوە ئاماژە بۆ دەدەن نەگەڕانەوە بۆ پەیڕە و دیسیپلینی سوپا و ڕاوێژنەکردن بە ئەفسەرانی باڵای پنتاگۆن و بڕیاردان لەبارەی سوپاوە هەژمۆنی سەرۆکی زیاد کردووە و مەترسی لە سەرداهاتووی وڵات دروست کردووە. بە تایبەت سوپای کردووەتە قوربانی کەمپینی خولی نوێی هەڵبژاردنەوەی.